بەنداوی سەرچاوی سەر بە ناحیەی بێتواتە گەرچی شوێنێکی گەشتیاری و دیمەنێکی جوانی هەیە بەهۆی ئاوە خۆرسکەکەیەوە، بەڵام لە ئێستادا شوێنەکە بەهۆی پشتگوێ خستنیەوە ئاوەکەی پیس بوو و قەوزەی هێناوە. هاوڵاتیان و گەشتیاران ناڕازین لە ئاستی خزمەتگوزاری شوێنەکە و دەڵێن شوێنەکە خزمەتگوزاری و مەرجی گەشتیاری تێدا نییە و پشتگوێ خراوە. ئەو ئاوە جوانە و ئەو شوێنە گەشتیاری سەرچاوی لەبەرەوەی شوێنێکی زۆر خۆشە، شوێنێکی زۆر ڕاقیە بە تایبەتی بۆ گەشت و گوزار، بەڵام بەداخەوە هیچ ئیحتیمامێکی پێ نەدراوە، نە لەلایەن وەزارەتی شارەوانیەوە نە لەلایەن شارەوانیەکانی چواقوڕنە و ئیدارەی گشتی ڕاپەڕێنیشەوە. لە وڵاتان ئەگەر شوێنێکی ئەوە هەبێ، ئاوێکی ئەوە سازگار و جوان هەبێ، باشترین ئیحتیمامی پێدەدرێت بۆ گەشت و گوزار. خەڵکێکی زۆر لێرە بە تایبەتی حینی ڕۆژانی هەینی لێ دەمێنەوە لێ کۆ دەبێنەوە سیاحەتی خۆیان وەرد ئیسراحەتی خۆیان دەکەن. بەڵام لێرەدا تەماشا دەکەی بەنداوەکە خۆی کۆمەڵە قەوزە لەسەری خڕ بۆتەوە واتە پیس بوو ئاوەکە، کەلچی ئەوەی نییە، ینی هەم وەکو جوانی مەنزەڕەکەی تێکداوە، هەم وەکو بۆن و بەرامەشی ناخۆشکردو ناوچەکە، بە تایبەتی ئەوانە کە دێن سەردانی دەکەن. بۆیە پێویستە لێرەدا لایانی بەرپرس لایانی پەیوەندیدار بتوانێت سەدەکە بەنداوەکە ئەوە بکاتیان خاوێنی بکاتەوە. پسپۆڕێکی تەندروستیش دەڵێ بەهۆی پیسبوونی ئاوی بەنداوەکەوە مەترسی پیسبوونی پرۆژەی ئاوی خواردنەوەکەشی هەیە کە لە ئێستادا ئاو بۆ ناحیەی بێتواتە دابین دەکات. بەڕێوەبەری ئاوی ڕاپەڕینیش دەڵێ پیسبوونی بەنداوەکە کاریگەری لەسەر پرۆژەی ئاوەکە ناکات و لە نزیکەوە بەدواداچوونیش دەکەن. پرۆژە گەورەکە بەهۆی زیادبوونی قەوزە تێداوە و پاشەڕۆی کە خراوەتە ناوی پرۆژە گەورەکە پیسە و سەرچاوی ئاوەکە پاکراوەتەوە لە چەند ڕۆژەی ڕابردوو، بەڵام لە ڕووی بەکتریۆلۆجیەوە لەبەرەوەی ڕێژەی کلۆرتیدا کەمە ئەویش لە پشکنین ئێستا دەرچووە کە ئاوەکە پاک نییە. لە ڕووی بەکتریۆلۆجیە و ئاوە چیاو نییە بۆ خواردنەوەی مرۆڤ. لەناو ئاوەی کە ئێمە بەکاری دێنین و هەناردە دەکرێت بۆ ئاوی خواردنەوە ئەو ئاوە لە سەرچاوی سەرەوەیە، ئەو سەرچاوێش کارمەندی تایبەت بەخۆی هەیە بۆ پاکردنەوە کە ڕۆژانە پاشی دەکاتەوە. ئەو قەوزە پیسی تێدایە کە بەدەست پاک بکرێتەوە پاک دەکرێتەوە، ئەوەی تریان بە موادی پاکەرەوە بە کلۆری پاودەر پاک دەکرێتەوە. هەر کاتێکە شتێکی لەو کێشەیە لە بابەتە هەبێت ئێمە مختبەرمان هەیە لە زانکۆی ڕاپەڕین مختبەر هەیە لە پرۆژەی ئاوی خاص مختبەرمان هەیە، فحسی دەکەین و دەتوانین چارەسەری گونجایی بۆ بدۆزینەوە. لە ئیدارەی ڕاپەڕین چەندین شوێنی سەرنجڕاکێش هەیە کە ئاوێکی باش و دیمەنێکی دڵڕفێنیان هەیە، بەڵام تاوەکو ئێستا حکوومەت هیچ بەرنامەیەکی نەبووە و ئەو شوێنانەی پشتگوێ خستووە کە دەتوانرێ بۆ ڕاکێشانی گەشتیار چەندین پرۆژەیان لەسەر دروست بکات بیان کات بە شوێنی گەشتیاری. لا سەرچاوی سەر بە ناحیەی بێتواتەوە ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام.